خوای گەورە فەرمێ خەبیرٌ بما تعملون ئاگای لە هەموو هەست و نەستێک هەیە عەلیمە خەبیرە ئاگای لە ناخیشتان هەیە لە خطورەتی دڵەکەش هەیە لەو تۆبەی سەرەمەرگەش هەیە هەرچی شتێکیشتان کە کردووە لای خوای پەروەردگار نووسراوە ئەیدێکەوە ومە ئەتەم وایە برای بەڕێزم بۆچی ئاور لە خوای گەورە نادێت بۆ هەوڵێەوە نادێ خۆت چاکەی ئەم فرسەتە گەورەی لەم ڕەمەزانەیە دەستمان کەوتووە باشە بۆ لە خۆتی تێکە دەی ڕۆحت بۆ پاک ناکەیتەوە دەروونت بۆ پاڵستە ناکەی جەستەت بۆ قورس کردووە بە گوناحکاری لە جێ ئەوە کۆڵێکی چاکە بۆ هەڵناگری بەرەو زەخیرەی قیامەتی ببێت پریاسکەیەکی بەسیتت بۆ قیامەت پێچاوەتە و کۆڵی دنیاشت لە ژێریا چەماویتە تۆ دەرەقەتی نایی تۆ 24 ساعتت لە بەردەمای هەشتی بخەوە دوو هەشتەکەی تری هەشتیشیان بۆ ڕزق هەشتەکەی تر تەرخان کە بۆ بەشێک لە پەروەردەی خۆت لە پارسەنگی خۆت لەم 24 ساعتە 2 ساعتی تەرخان کە بۆ خۆت ساعتێکی عیبادەتەکانی تیا بکە ساعتێکی کە خۆتی تیا پەروەردە ساعتێکی کە علمی شەرعی تیا وەربگرە لەم ساعتی تەرخانیەکەی گوێ لە شتێگەگری دەرسی شەرعی وەرگرە عیلم وەرگرە پەی پێ ببە بەشێک لە عەقیدە وەرگرە حەدیثێ وەرگرە ئەرچێکی شەرعی شارەزا بە ڕەیەکی فقهی بزانە دلیلێکی شەرعی شارەزا بە 24 ساعتە تۆ 24 ساعت هەر خەریکی دنیاوی ئەی کەی متەفەرغە بی بۆ قیامەت ئاخر دوای لە لەحظەی ئەخیرە خۆی مە خەڵک سوزانە چۆن ئەمرێ وەکو کابرای شاعر ئەڵێ وكم من صحيح مات من دون علة وكم من سقيم عاش حينا من الدهر چەند نەخۆش هەبوو مەسافەیەکی زۆر هەرەژیە بەڵام لەو لاتریشەوە چەند کەسی تەندروست هەبوو لەش ساغ هەبوو کە لە پڕێکا مرد چەند کەسی نەخۆشیش هەبوو کە لەو لاوە عاش حينا من الدهر مەسافەیەکی زۆرتر هەرژیە دکتۆر جاری وا بێ چێگەڵە وڵات 3 مانگی ماوە 2 مانگی ماوە ئەمرێ ئێمە لێرە بە خۆمان بینیمان دکتۆر بەیەکێکی وت لە وڵاتە لە نەرویج وتی 3 مانگی ماوە ئەمرێ لە ماوەیەم 3 مانگی ئەمرێ خەبەرێکی ناخۆش بوو خاصن ئەوانە ئەوروپی وەکو لای خۆمان نییە مقدماتی بۆ هەڵچنێ هەرێکسەرەتی تۆ دوای 3 مانگی تر ئەمری خێرا پەیوەندیمان کرد بەم لا بەولا بە دکتۆری شارەزاتر و الحمدلله دکتۆرێکی مسلمان حافظ قورئان شارەزا لە بوخاری لە مسلم دکتۆراشی هەیە بە فەزڵی خوای گەورە مێسە لە سعودیە پەیوەندیمان پێوە کردو تینە ئەوە یەکەم ئەجەل بەدەست خوای دڵنەواییەکی کردو هێمنێکی دایە و بە فەزڵی خوای گەورە کابرا دوای ئەوە ژیا و پێشتر نوێژیشی ناک چاک بۆ الحمدلله نوێژی کرد چووە حەج خانووی کرد خێر و خێرات و سەدەقەی کرد دوایەوە 3 ساڵیشی پێچوونجا کۆچی دوایی کرد بەڵام ئەمە برانی بەڕێزم خوشکانی بەڕێزی من ئەمە عمرێکە خوای گەورە ئاوا ئەیداتەوە بۆ ئینسانە بۆ ئەوەی ڕەحمی پێ بکە بەس چێڵێ ئەم ڕەحمە ئەداتەوە بە ئێمە چێڵە لە پڕەکە سەر ناکەوینە سەرەمەرگە و فریا هیچ شتێکی تر نەکەین لەبەرەوە زۆر زۆر لە ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ هۆشی لە قیامەتی بێ کۆڵی دنیایەکە تۆزە دانێ بە حەسێرەوە لە بندارێکە دانیشە و بیادێکی قیامەتت بکەرەوە 5 دقە چاو سەر یەگنە و بزانە کۆڵی قیامەتت چەنداوە بە کۆڵ پریاسکەیەکی بچوو کردوتە بەلاقەدی خۆتە یان کردوتە تەجرفانەکەتەوە $1000 داناوە بۆ قیامەتت و 100,000 داناوە بۆ دنیات هەر بۆ میراتگرەکانی کۆکەیت ئەموالنا لذوي الميراث نجمعها وەکو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ سەرۆت و سامانەکەمان هەموو بۆ میراتگرەکانمان کۆکەین کاکە بۆ خۆتی کۆکەرەوە لەبەرەوە پێویستە برانی بەڕێزم ئاور لە ئاخرەتی خۆشمان بدەینەوە هەموو وەختێک حاضری ئەم مەرگە بین کە برا گەورەیە وەکو کورد دەڵێ لە پڕەکە سەر و ڕێگامان پێگرێت دوای بەرەو ڕووشمان دێ خۆ ئەم مەرگە نەوەستاوە لەم ماڵە ڕوا بۆ ئەو ماڵ لەو گەڕەگە چێ بۆ ئەو گەڕێک لەو شارە چێ بۆ ئەو شار بە دوای هەمومانەوەیە مەلەکول مەوتە گەڕێ بێ ئیش نییە کەی نۆرەی ئێمە دێ نازانی وەکو حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ هیچ شتێکم وەکو مردم نەبینیوە یەقینێکە گومانیتیانە گومانێکیشە یەقینیتیانی یەقینەکە گومانیتیانێت چکە هەموو کەس دەزانێ ئەمرێ كل نفس ذائقة الموت بەڵام لە هەمان کاتە گومانە
کەس نازانێ یەقینی نییە کە ئەمرێ هەر زانێ ئەمرێ بەڵام نازانێت لەبەرەوە پێویستە ئینسانی مسلمان خۆی بۆ حاضر کرد خوای گەورە یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی ئەوەندە سەرۆت و سامان و زارۆکەکانمان مەشغوڵمان نەکەن قیامەتمان لەبیر ببەنەوە